ئێرە سەندیکای کرێکارانی کوردستان لە قیسلەیمانیە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا داوا دەکەن یاسای کار لە پەرلەمانی کوردستان کە ساڵی ڕابردوو پەسەند کراوە بە زوویی جێبەجێ بکرێت. سەرۆکی لقی سلەیمانی سەندیکای کرێکارانی کوردستانیش ئاماری گیان لە دەستدانی کرێکارانی خستە ڕووڕای گەیاند لە کاتی کارکردندا 3 کرێکار گیانی لەدەستداوە و داواشی لە کرێکاران کرد لە کاتی بوونی هەر پێشێلکاریەک کە ڕوبەڕوویان دەبێتەوە بە زووی پەیوەندیان پێوە بکەن. لقی سلەیمانی و لە موسساتی پەیوەندیدار وەکو بنکە تەندروستیەکان و مەیتخانە کرێکاری تیاتۆمار کراوە لە ماوەیەم 4 مانگەیە 3 کرێکار گیانی لەدەستدا و وشیاری کرێکاران وایە کە نەیانتوانیوە بێن سکاڵا لە دادگای کار لە سەندیکاکان لە یەکێ لە لیژنەکان تۆمار بکەن. بەهۆی نەبوونی مەرجی سەلامەتی لە شوێنی کاردا لە شاری هەولێر لەم ساڵدا 3 کرێکار گیانی لەدەستداوە هاوکات لە پارێزگای دووەکیش 11 کرێکار. ڕەوشی کرێکار باش نییە لە بەرەوەی ئێستا بەڕاستی بەهۆی بێ ئیشی و بەهۆی ئەوەی کە کرێکار زۆر کەمە. ئەمە داوا دەکەین وەکو سەندیکای کرێکاران کرێکار زیاد بکرێ. 3 کرێکار لە هەولێر بەداخەوە گیانیان لەدەستداوە لە کاتی کارکردندا وە ساری پار 2022 ئەفت کرێکار گیانیان لەدەستداوە. ساڵە پار 10 گیانج دەستدان هەبوون و گەل 3 پەکەفتیە ئەف ساڵە ژمە گیانج دەستدانێکی هەیە وەکو ئامارێت مایەت کاری. لە شاری کەرکووکیش ڕێز لە کرێکارانی ئەو شارە گیرا و خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشرا هاوکات ئاماری قوربانەکانیش خرایە ڕوو کە 46 کرێکار بوون بە قوربانی و بریندار بوون. ئەم ساڵ زیاتر لە کەرکووکە نزیکەی 3 کرێکار بوونە بە قوربانی و زیاتر لە 42 کرێکارش پێکراوە. خەڵاتی ڕێزلێنانیان بۆ بکەم ئەو خەڵاتە ئەگە بە ئاڵتونیش دروست کرێ بۆ ئەمان کەمە بەڕاستی بەڵام ئیتر ئەوەی لە ژێردەست شارەوانیە بێ مەدرێغی لێ ناکەین. ڕێز لە ماندووبوونی کرێکارانی خانەقین و هەڵەبجەش گیرا خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشرا و هاوکات داواشکرا ماف و امتیازاتی کرێکارانیش جێبەجێ بکرێت. داوامان لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کرد کە یاسای کار بیمەی کار بیمەی تەندروستی و هەندێک لەو پێداویستیانە ژیانی ڕۆژانەی کرێکاران بۆ کرێکارانی کوردستان فراهم بکەن. داواکان لە پەیوەندیدارەکان بە جددی کار بکەن لە پێناو فراهەمکردنی هەلی کار بۆ گەنجان و بە پرۆژەیەکی هاوبەش لەگەڵ کەرتی تایبەت. داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیەکانی کە گرێبەستیان هەیە لەگەڵ ئێمە یا لەگەڵ کرێکارەکانە شایستە داراییەکانیان لە کاتی خۆیانە بۆ خەرج بکرێت. ئەگەرچی ساڵانە لە ڕۆژی جیهانی کرێکاراندا سەندیکا و کرێکاران چەندین داواکاری ئاراستەی بەرپرسان و لایەنە پەیوەندیدارەکان دەکەن بۆ بەدەستێنانی مافەکانیان لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتیەوە و باشکردنی ژیانیان بەڵام وەک خۆیان دەڵێن تا ئێستا نەتواندراوە ژیانێکی تەندروستیان بۆ دابین بکرێت. هێمن کەمال، کورسات نیوز.